بە مەبەستی زیندووهێشتنەوەی کە لە پووری نەتەوەی و ئاشناکردنی بوێنەوەی ئێستا لە قەزای سۆران ئەم چاپخانەیە دانراوە و شەوان لێرانە خەڵکانی بەتەمەن و گەنج کۆ دەبنەوە و تیایدا چەندین دیداری ئاینی و کۆمەڵاتی و کەلتوری پێشکەش دەکرێتن. جەژنتان پیرۆز بێ جەژن جەژنەمان جەژنێکە مەزن وایە داڵێژە لام جێژنا وایە داڵێژە لام جێژنا سۆز و بەزای داڵێژنا سۆز و بەزای سەرچاوەی دروستبوونی ئەو چایخانە ئەگەڕێتەوە سەر ئەوەی سۆران شارێکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی پێکەوە ژیان. منیش بیرم لەوەی کردەوە کە چایخانەیەکی وا دروست بکرێت تایبەت بی بە کەلتوری ئەو شارەی. چونکە شاری سۆران گەورەترین قەزای گەشتیاریە لە هەموو عێراق. گەشتیارێکی زۆر سەردانمانەکە. چایخانەش لە هەموو شوێنێک ناسنامەی شاریە. سۆرانیش چایخانێتیە بەس چایخانێکی لەو شێوەیەتیان نەبوو. منیش بیرم لەوەی کردەوە چایخانەیەکی کەلتوری دابنێم بۆ ئەوی هەموو چین و توێژەکان لێرەدا کۆبنەوە. ئێرە هەستەکەم لە چوارچەوەی چایخانە دەرچوێ بیتە ماڵێکی کەلتوری جیاوازی ئەوەیە یعنی بیتە ئەدەب دۆست هونەر دۆست ئاین دۆست هەمووان لێرەدا کۆ ئەبنەوە بە تایبەتی چینی ڕۆشنبیر خەڵکێکی زۆر و دێرە ئەکە ڕۆژانە سەردانمانەکان حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي دیارە چایخانەی کەلتوری سۆران ئەو چایخانەیە کە دروست بووەوێ خزمەت بە دوو دیو بکا کە دیوێکیان واجبە کە دیوێکیان سونەتی ژیانە لە دیوێکیان هەر شتێک زەرری بۆ لایەنی دین و دینداری هەبێت ئیدی لەو چایەخانە قەدەغەیە بۆ ئەوەی ڕەنگە ئەو کەسانی کە دێنە ئەو چایەخانەی کەسانی جیاواز بن کەسانی تێگەیشت و پێگەیشت و پێشکەوت و لێزان و دیندار بن ئەمەیان لە دیوێک وە لە دیوێشتر کە سونەتی ژیانە ئەم چایەخانە کە دروست بووە سیمای شاری جوانتر کردووە بە خزمەتکردن بە ڕەسەنایەتی شار هەرچەندە گەڕێ بێ سەر و شوێنمان